لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئامارەکانی توشبووان بە مادە هۆشبەرەکان وەروە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زیادی کردووە جیا لەوەی کە لە عراقیش لە پارێزگا گەورەکان بە هەمان شێوە ئێستا بەربڵاو بۆتە دیاردە، بەڵام هەرێمی کوردستان ڕێکاری پێویستی گرتوتە بەر وەزارەتی دارایی بەدانانی سندوق و لەلایەکی دیکەشەوە بە کۆنتڕۆڵکردنی هاوردەکردنی مادەی هۆشبەر و بڵاوکردنەوەی زیاتر هەوڵەدەن کە ڕێگری لە ئەم جۆرە دیاردە مەترسیدارە لە نێو هەرێمی کوردستان بگرن. من ئاماژە بە ڕێکارەکان دەکەم ئامارەکان تا چەندە مەترسیدارن و ئەو کارانە هەنگاوانە چییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت زیاتر جەختی لەسەر کاتەوە بیگرێتە بەر بۆ نەهێشتنی ئەم دیاردەیە. بەڕێز ئەرکان بیبیانی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ستودیۆ لەگەڵما زۆر بەخێر بێی. کۆمەڵێک ئاماری جیاواز بڵاو دەکرێنەوە تایبەت بە بوونی مادەی هۆشبەر و توشبوانی مادەی هۆشبەر لە کوردستان. ئەکرێت بڵین بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەموو وڵاتانی جیهان ڕوو لە تەشەنەسەندون و ڕوو لە زیادبوونە. هەرێمی کوردستانیش بەدەرنیان لە وڵاتانی تر و بەپێی ئەو ئامارانەی کە لە بەردەستی ئێمەدان دەتوانین بڵێن بەکارهێنانی مادەی هۆشبەر ڕوو لە زیادبوون و ڕوو لە تەشەنەسەندە سەرەڕای هەوڵ و کۆشی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان و هەموو هێزە ئەمنیەکانی تری هەرێمی کوردستان، بەڵام هەرێمی کوردستانیش بەدەرنیە لەو تەشەنەسەندە. ئامارەکان بە شێوەیەکی گشتی ئەومان پێ دەڵێن کە مادەی هۆشبەر ڕوو لە زیادبوونە و ئامارەکان بە هیچ شێوەیەک دڵخۆشکەر نین. ئەگەر بێت و ئێمە ئاماری 4 ساڵ وەربگرین بۆ نمونە ساڵی 2019 بەکارهێنەرانی مادەی هۆشبەر ئەوانەی کە لای ئەمە دەستگیر کراون ڕێژەکەیان 1182 کەس بوون، بەڵام لە ساڵی 2022دا ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 2103 کەس. ئەمەش خۆی لە خۆیدا زەنگێکی ئاگدارکەرەوەیە کە مادەی هۆشبەر ڕوو لە زیادبوون و ڕوو لە تەشەنەسەندنە. باشە، هۆکارەکانی زیادبوون و بەرزبوونەوەی ئامارەکان چییە؟ ئایا بۆچی ئەوەندە بە ئاسانی مادەی هۆشبەر بەردەست دەبێت لە کوردستان؟ تەبەی هەڵکەوتوی جوغرافیای هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە ببێتە هۆی ئەوەی مادەی هۆشبەر بە شێوەیەکی زۆر تێدا بەربڵاو بێ و بڵاو ببێتەوە. هەروەها ناڕۆشنبیری کۆمەڵگا هۆکارێکی ترە لە هۆکارەکان و هەروەها بێکاری هۆکارێکی ترە و هەروەها خراپ بەکارهێنانی دەرمان و کەلوپەری پزیشکی ئەمە هۆکارێکی ترە لە هۆکارەکان. بەڵێ باشە، ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن لە کوردستان زیاتر لە چه تەمەنێکان؟ ئایا لە تەمەنێکدان بڵین ئەمە مەترسی زۆرتر دەخاتە سەر کۆمەڵگا و ئەرکێکی زیاتریش دەخاتە سەر بنەماڵەکان و کۆمەڵگا و حکومەت؟ بەتەکید بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر زیاتر تەمەنی 18 بۆ 35 ساڵی زۆرترین ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەرن کە ڕێژەکەی دەگاتە 180 بەکارهێنەرانی مادەی هۆشبەر و بە شێوەیەکی گشتی 110 ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە ئێستادا ئافرەتن و 106 سەروی تەمەنی 35 ساڵیە و 104 خواروی تەمەنی 18 ساڵیە واتە نەوجەوانن. بەڵێ باشە، ئەم مادەی هۆشبەرانە ئاماژەتان پێکرد لە وڵاتانی دراوسی هەرێمی کوردستانی شەودێتە ناو هەرێمی کوردستان زیاتر لە کام سنوورانەوە دێن؟ بە تایبەتی ئەمە بزانم کە ئای هیچ کۆنتڕۆڵێک لەسەر و سنوورانە بە شێوەیەکی گشتی هەیە؟ چ هەماهەنگێکتان لەگەڵ ئەوان هەیە بۆی کە کەمتر ئەم تاوانان لە کوردستان ببین؟ بە شێوەیەکی گشتی دەستگا ئەمنیەکان هاوهەنگێکی زۆر باشیان لەگەڵ یەکتری هەیە، بەڵام ئێمە بمانەوێت یاخود نەمانەوێت مادەی هۆشبەر ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاترە زۆربوونە. ئەمەش وای کردووە ئەنواعی تەریقەوە ئەنواعی ڕێگا بەکاربێنێت بۆ داخلکردنی مادەی هۆشبەر و ئەو مادە هۆشبەرانێک کە داخلی هەرێمی کوردستان دەمە زیاتر لە وڵاتی ئێران و هەروەها لە وڵاتی سووریاوە داخل دەبن، بە شێوەیەکی گشتی لە هەموو وڵاتەکانەوە داخل دەبێت و لە ناو شارەکانی هەرێمی کوردستانیش لە شاری سلێمانی بە تایبەت سەرچاوەیەکە بۆ بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان و بگرە عێراق. باشە، چه ڕێکارێک دەگرنە بەر و چەند مامەڵەیەک لەگەڵ ئەو کەسانە دەکرێت کە چه مادەی هۆشبەر بەکاردێنی یاوەی بازرگانی پێوە دەکەن؟ ئایا بۆ بەکارهێنەرانی مادەی هۆشبەر هیچ سنتەرێک ناوەندێک بۆ شیانەوەی ئەوان و گەڕانەوەیان جارێکی دیکە بۆ کۆمەڵگە هەیە؟ تاوەکو ئێستا هیچ سنتەرێک نییە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەوان هەوڵیان داوە سنتەرێک دروست بکەن. بەڕاستی زۆر گرنگە. ئێمە من دەمەوێت لێرەوە تیشک بخەمە سەر ئەو خاڵە یەکێک لە هۆکارەکانی کەمکردنەوەی ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر دروستکردنی سنتەری شیانەوەیە یان خود نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی ئەڵدەبوانی مادەی هۆشبەرە. لەبەرەوەی کەسی بەکارهێنەر لە سەرەتادا کە فێری بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبێت زۆر ئاسانترە چارەسەرکردنی وەک لەوەی کە ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕی بێت و دواتر چارەسەریەکەی زۆر زەحمەتتر دەبێت. و ئەم سنتەرش ئەگەر بێت و کەسێک بە ئارەزووی خۆی کەسێکی بەکارهێنەر
بە ئارزوی خۆی بچێتە ئەو سنتەرەیە بۆ چارەسەرکردنی خۆی ئەوە لە ڕووی یاسایی و هیچ سکاڵایەکی یاسایی لە دژی بەرز ناکرێتەوە بەڵام بەو مەرجێ بەردەوام بێ لە چارەسەرکردن و لەژێر چاودێری لێژنەیەکی پزیشکیدا بێتن تاوەکو چارەسەری تەواو وەردەگرێت و ئەگەر هاتوو بەردەوام نەبوو لەو سنتەرێ بۆ وەرگرتی چارەسەریەکە ئەوە بەپێی مادەی سی لە یاسای هۆشبەرەکان مامەڵەی لەگەڵ دەکرێت و دەستگیر دەکرێت و سزا دەدرێتن بەڵام ئەگەر چارەسەری وەرگرت ئەوە هیچ سزایەکی یاسایی نادرێت. بەڵێ لە هەرێمی کوردستان سندوقێک کە دانراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر یا بۆ کارکردن لەسەر کەمکردنەوەی مادەی هۆشبەر و کۆمەکردن بۆ کەسانی کە توش بوونە بۆ چاکبوونەوە شیانەوەیان ئەمە تا چەندە دەتوانین سوودی لێوەربگرن تا چەندە کاریگەرە؟ بەڕاستی ئەمە شتێکی هەنگاوێکی زۆر باشە ئەمە وا دەکاتن ئێمە بتوانین زۆر کاری باشتر ئەنجام بدەین و دەتوانین بەو شێوەیە ئێمە سنتەری شیانەوە باشتر کاری لەسەر بکرێت و دامێکی باشتری مادی بکرێت تاوەکو بتوانین زۆرترین خەڵک سوودمەند بن لێ زۆرترین خەڵکی بەکارهێنەری مادەی هۆشبەر تیایدا سوودمەند ببێتن و هۆکارێکیشە بۆ کەمبوونەوەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر خۆی لە خۆیدا ئەمە شتێکە بەڕاستی هەنگاوێکی زۆر چاکە. بەڵ لە کۆتایشتامەوێ بزانم کە ئەو تاوانانە و ئەو کاریگەریە نەرێنیانە چییە کە ئالودوبوویەکی مادەی هۆشبەر دەتوانێت لەسەر کۆمەڵگە دای بنێ دەگوترێت کە زۆر تاوانی دیکە لە دوای ئالودەبوون بە مادەی هۆشبەرەوە ڕوودەدات چۆن بکرێت بنەماڵەکان هۆشیار بن و چی بکرێت بۆی کەم هەنگاوانە بە شێوەیەکی ئەرێنی هەڵبگیرێن. خۆی ئێمە زۆر گرینگە بەڕاستی کار لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بکەین بە دەرەجەیە هۆشیارکردنەوەی کۆمەڵگا زۆر گرینگە و دواتر ئێمە هەوڵ بدەین لە منهەجی قوتابخانەکان کار لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا دەکات. طبعی کەناڵەکانی ڕاگەاندن سۆشیال میدیا وەزارەتەکان وەک وەزارەتی ئەوقاف و خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری وهروها وەزارەتی ڕۆشنبیری و کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەت پێویستە شۆڕشێک بەرپا بکەن بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا و لە زەرەر و زیانەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر چونکە مادەی هۆشبەر هەڵوەشێنەرەوەی کۆمەڵگا و تاکە بەڕاستی ڕوخێنەری تاک و کۆمەڵگایە ئەمە وا دەکات شیرازەی کۆمەڵگا تێک بچێت خێزانەکان لێک هەڵبۆشێنەوە و ببێ سەر بکێشێت بۆ ئەنجامدانی کۆمەڵێک تاوان لەبەرەوەی هەر کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێنێت دەبێتە کەسێکی شەڕانگێز و سروشتی ئینسانیەتی خۆی لەدەست دەداتن دەگۆڕێت بۆ کەسێکی تر. بەڵێ بەڕێز هەرکان بیبانی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەرەکان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.